دەچینە کۆتایی دەچینە کۆتا تەوەرمان بڵێ کە هەر تایبەتە بە ڕۆڵی ژنان واروها 25 نۆڤەمبەر کە حتمما لە سەرانسەری جیهاندا کۆمەڵە کار و چالاکی و لە دەستپێکیش باسمان کرد ئەنجامەدرێ ئێمەش ئەمڕۆ هەوڵماندا و زۆرترین فۆکەسمان لەسەر دۆخی ژنان ڕۆڵی ژنان بە لە نێو کۆمەڵگەدا ئەمڕۆ هاناشوان چالاکی بواری ژنان لێرەیە هانا خان بەخێر بێ بانی باژوانەخان بەخێر خۆشحاڵم کە لێرەی باسەکەم سەرچاوان ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە توش چالاکێکی بواری ژنانی ئەم پرسیارە زۆرەکەین بۆ نمونە ئەو زۆر ئەڵێن دۆخی ژنان چۆنە ئەوەی ئێوە بەری دەکەون چیە بەڵام بەڕاستی بۆم گرنگە چکە هەرێکێک لە ئێمە بەچاوێکەوە ڕەنگە دۆخی ژنان ببینین تۆژە کوچالێکێکی بواری ژنان وەکو ڕۆژنامە نووسێکیش کە هەمیشە فۆکەس و چاوت لەسەر دۆخی ژنانە دەمێ بزانم دۆخی ژنانە سە چۆن دەبینی ئەوەی جێگەی خۆشحاڵیە ڕێکەوتی کرد کە دوێنێ لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکمان کرد ژمارەیەک لە پێشتر ژمارەیەک لە چالاکوانانی ژنان کۆبوونەوەیان کرد بوو ئەوەی دوێنێ ئێوارە ژمارەیەک لە ڕاگەاندنکارەکان بوون باسمان لە بارودۆخی ژنانی ڕاگەاندنکار کرد و باسمان لە موعاناتەکانیان کێشەکانیان و لە کەناڵی جیاوازەوە لە بیئەی جیاوازەوە لە شوێنی جیاوازەوە هەمومان کۆبووبووینەوە خۆی بە خۆی کۆبوونەوەکە کۆبوونەوەکی زۆر گرنگ بوو لە دهۆکەوە هەتاکو کەرکووک هەموو زیاتر بەیەکەوە قسە و باسمان کرد لەسەر بارودۆخی ژنانی ڕاگەاندنکار بەڕێز قوبا تاڵبانی زۆر بەوردی گوێی بۆ داواکاریەکانمان خەمەکانمان کێشەکانمان گردووە مناقەشێکی زۆر جدی کرا لەسەرەوە ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو کە هەمووان کۆک بووین لەسەرەوەی کە هەندێک هەراسانکردن هەندێک ئیزعاجکردن هەندێک ڕێگریکردن هەیە یەکێک لەو ڕێگریکردانە کە سەرتاسەری کتان و ژنانی ڕۆژنامە نووس پێوەی ئەناڵەن مەسلەی بەدەستهێنانی زانیاریە خۆتانەزانن کە لە هەرێمی کوردستانە یاسای بەدەستهێنانی زانیاریمان هەیە بەڵام ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ ناکرێ ژنەکان وە کچەکان موعاناتی ئەویان هەیە بۆ بەرنامەی ڕاستەوخۆ بۆ میوان بۆ بەڕێوەچوونی بەرنامەکانیان باشترکردنی بەرنامەکانیان زانیاری تەواویان دەست ناکەوێت لە ئامار لەوانەیە بۆ هاوکارە پیاوەکانیشمان هەمان کێشە هەبێ بەڵام بۆ ژنەکان لەبەر ئەوەی کە زۆر حەزەریش هەیە لەگەڵ ئیشکردنا چونکە بۆ خۆتەزانی کە ژنی ڕۆژنامە نووس کۆمەڵێک ڕێگریەتە بەردەم لە خێزان لە کۆمەڵگا لە کەناڵ لە هەمووی و سەرڕای ئەوەش زانیاری دەستنەکەوێت بەڕاستی ئەمە موعاناتێکی هین بوو ئەمە هەمومانی کۆ کرد بۆ لەسەر ئەوەی کاوە هەروەها یەکێک لەو کێشانەی کە ژنانی ڕۆژنامە نووس پێوەی ئەناڵەن ئەوەیە کە کاتێک بێکارە بن بۆ نمونە لە کەناڵێک واز ئەهێنێ پۆلیسی ئەو کەناڵی پێخۆشنیە ناتوانێت لەگەڵ ئەو کەناڵە ئیش بکە کە وازەهێنێ لەو مودەتەیە بێ ئیش ئەبێ و ئەو بێ ئیشێتە ئەسیرەکاتە سەر گوزەرانی ناچاریەکە کە مەسەلەن ئەگەر ئیشێکی ئەوەش هەبێت کە بزانێت لەگەڵ تواناکانی ئەوانە گونجێ هەر ڕازی بێت پێچەنەوە کێشەی ئەمەشە بەڵێ هاوکارە پیاوەکانی شەمان کێشان هەیە بەتایبەتی لە بواری ڕۆژنامەگەریە چونکە بۆ خۆتەزانی کەناڵە میدیایەکان محەددن و ناتوانانی مەسەن لە کەناڵێکی میدیایی ئیشت کردو بچیتە کەناڵێکی میدیایی کە 100% لی جیاوازە یعنی خۆگونجاندن لەگەڵ ئەمە زۆر زەحمەتە بۆ پیاوەکانی شوایە بۆ ژنەکانی شوایە یەکێک لەو مەسەلانەی تر کە باسمان لێوە کرد مەسلەی یاسای ڕۆژنامەگەری کوردیە ئەم یاسایە کە زیاتر ساڵی 2017 دەرچووە زیاتر باس لەواکە کە ڕۆژنامەگەری خوێنراوە تا کۆپی زیاتر لەسەر ئەم جۆرە ڕۆژنامەگەریە معالەجەکانی هەیە بەڵام ئێمە داوامان کرد کە هەم ئەپدەیت بکرێتەوە هەم نوێ بکرێتەوە هەموار بکرێتەوە و هەروەها جۆرێک لە تایبەتمەندی ژنانە ڕەچاو بکرێت مەسەلەن لە کاتی دایکانەیە لە کاتی هەندێک بارودۆخی دەرونیە کە ژنان پێوەی ئەناڵن ئەمە لە کەناڵە عالەمیەکانە ڕەچاو کراوە بەڕاستی دەست خۆشانەخان بە پرسیارێ بکەین چکە تۆ چالاکی بواری ژنانی ئێمە لە تەورەکانی بەرنامەکە باسمان لە کۆمەڵێک لایانی تر کرد کە لایانی ئەوە بوو کە حکوومەت چی ئەکا بۆ توندوتیژی دژی ژنان ناوەندەکانی بڕیار چۆن ژنانتیایە کارەکەن و ئایا توندوتیژی بەرامبەریانەکرێت بابێنە سەر ئەو کاری کە تایبەتە بە ئێوە کە زیاتر کاری ڕێکخراوەی و بەریەکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ ژنانە لەم بوارەیە لە هەرێمی کوردستان تۆ هەستەکەی لەم چەند ساڵی ڕابردووە بە درێژایی دروستبوونی ڕێکخراوەکان توانراوە ئەوەی کە توندوتیژیە بەرامبەر بە ژنان تا ڕادەیەک
بەری پێبگیرە و کەم بکرێتەوە ئیتر لە هەر لایەنێکەوە بێ. بەڵێ ئەوەی یەکێک لە سیما زیندووەکانی کۆمەلگای کوردی بە تایبەتی ئەم ناوچەیە بوونی ڕێکخراوەکانە. زۆر باس لەوا کرێ 2000 ڕێکخراو هەیە 3000 ڕێکخراو هەیە نەخێوانیە ژمارێکی زۆر کەم لە ڕێکخراوەکان هەن بە تایبەتی لە دوای قەیرانی ئابووری و هەزاران ڕێکخراو دەرگاکانیان داخرا بەداخەوە. بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەو ژمارە کەمەش توانیویانەکە کۆمەڵە دەستکەوتی زۆر باشیان هەبێت. بۆ نمونە ئەمڕۆ ئەبینین گەنجان داوای مافەکانی خۆیان ئەکەن. ئێمە بە دڵنیایی دەستکەوتی باشیان ئەبێ بۆ لەبەرەوەی ئێمە ئەزمونمان کردووە 2000ەکان ئێمە داوای یاسایی تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژیمان کردووە 2000ەکان ئێمە هاتووینەتە سەر شەقام داوای بڕیاری تایبەت بە نەهێشتنی کوشتنی ژنانمان کردووە واتە سزادانی بکوژ بە شێوەیە کە ئەو کاتی کە لە یاسای سزادانی عێراقیە جۆرێک لە کەمکردنەوەی سزا هەبوو سزایەکی زۆر کەم ئەدرا ئێمە داوامان کرد کە سزاکەی توند بێ وەک هەر کوشتنێکی ئاسایی و ئێستا حاڵەتە جێبەجێکرێ. داوای چەند دەستگایەکی حکومیمان کرد ئەوە تا ئێسابینین بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە هەموو شار و شارۆچکەکانە هاوکارنەوە هاوپشتن بۆ ژنان داوای هێڵی گەرممانە کرد هێڵی گەرمی 190 بەردەوام 24 کاتژمێر پێشوازی لە کۆڵەکانەکە. ئەم داواکاریانە کە داواکاری هەڵقوڵاوی کۆمەلگا بوو و کە داواکاری پێداویستیەکی حتمی بوو بۆ ئیتر ژنان بێ گەنجان بێ مناڵان بێ هەر بەشێک بێ لە کۆمەلگا دڵنیام ئەگاتە جێ. ئێمە ئەم دەستکەوتانە بەڕاستی جێگەی شانازیە بۆ ئێمە دەیان و هەزاران ڕێکخراو کاریان کردووە لەسەر مەسەلەی نەهێشتنی کوشتنی ژنان و ئەبینین ئەمڕۆ کوردستان پێشەنگە لەوەی کە لە مەسەلەی کوشتن بە بیانووی شەرەف ئەوەی کە تاوانبارە سزا ئەدرێ وەک ئەوەی کە تاوانێکی تری کردبێ وەک ئەوەی پیاوێکی کوشتبێ. ئەمە جگە لەوەی کە یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکانی ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوە مەدەنیەکان ئەوەیە کە ئەو بکوژانە کاتێ دەستگیر ئەکرێن لە هیچ لێبوردنێکی گشتی نانگرێتەوە. لە 2015ەوە ئەمە پەرلەمان بڕیاری لێداوە جێبەجێکرێ. دوێ نەخسەتان لەسەر ئەمە کرد؟ بەڵێ ئەمانە قوات خۆیەکێکە لەو کەسانی کە زۆر گرنگی بەم بابەتە گرنگ بۆ بزانم جەنابیان چی و سەبارەت بەم بابەتە زۆر بە گرنگیەوە لەسەر مەسەلەی یاساکان قسەمان کرد و مەسەلەیەکی تریشمان تەرح کرد مەسەلەی ژنانی کرێکارە ئەو کچان و ژنانی کە لە ئێستادا کار ئەکەن لە مۆڵەکان بێ لە شوێنە گشتیەکان بێ. بەڵێ ئەمە یەکێک بوو لە تەوەرە گرنگەکانی باسەکانمان چونکە چەند نمونەیەکی حەیمان بۆ بردبوو و کۆمەڵێک ئامارمان بردبوو لەگەڵ خۆمانە. من هەر جۆرێک لە سێرڤێم حاضر کردبوو لەسەر مەسەلەی ژنانی ڕۆژنامە نووس و ژنانی کرێکار کە چی بکەین و ئەویش کۆمەڵێک هەواڵی خۆشی زۆر گرنگی لەلا بوو. یەکێک لە هەواڵە خۆشەکان ئەوەیە کە یاسای کار کە تا ئێستا یاسای کار هەموار نەکراوەتەوە و ئەو یاسایەیە کە سەردەمی ڕژەمی ڕابردوو جێبەجێ کراوە ئەو یاسایە لە هیچ تازەگەریەکی پێوە دیار نییە و هیچ ئەبدەیت نەکراوەتەوە و هیچ مۆرکێکی ئەوەی پێوە نییە کە مافەکانی ژنان تایە چۆن پارێزراوە بێ. بێجگەل لەوەی هاناخانانی ورە هێوی بێجگەل لەوەی کە کار لەسەر ئەوە بکرێت کە یاسای کار هەبێت کە یاسای کار بۆ هەموو کوی کۆمەلگا بۆ هەموو ڕەگەزەکانی ژیانی گرنگە هەبێت بۆی کە بتوانێت کەسێک کە کاری کرد بەرامبەر ئەوە مافەکەی وەربگرێت. بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک شت هەیە کە بەدەر لە کوشتن چونکە کوشتن ترۆپکی ئیتر تاوانەکەیە ئەوەیە کە ینی کۆمەڵێک کەیس هەیە بە تایبەتی لە ئەوەی کە تۆ باست کرد ژنان کە کارەکەن لە کۆمەڵێک شوێنە ئای ڕوبەڕووی گێچەڵە بنەوە ڕوبەڕووی بێزارکردنە بنەوە ینی جاری وا هەیە بەکاریانە هێنن بۆ کۆمەڵە شت کە مەفروض نییە ژن لەو پێگای بەکار بهێندێ بۆ ئەمانە ینی ئێوە وەکو ڕێکخراوەکان چیتان بەداتا چونتان چییە بۆ ئەم کەیسانە ئێتە لای ئێوە؟ بەڵێ بەردەوام ئەم کەیسانەیەتە لای ئێمە یەکێک لەو کەیسانەی کە لە لای ئێمە بەڕاستی ئێمە یەکێکی یاساییمان هەیە لە ڕێکخراوی CDO بەردەوام هەم پێشوازی لە کۆڵەکان ئەکاکە 24 ساعت هەر پرسیارێکی لە ڕووی یاساییەوە لێ بکرێ ئانی بێ یاخود هەر شتێک بێت دەربارەی یاساکان هەم پێشوازی لە کۆڵەکانەکەوە هەم پێشوازی لەو کەسانە شەکا کە پێویستیان بەڕاوێژی یاساییە ئێمە سەردانمانەکەن بەڵێ حاڵەتمان هەیە بۆ خۆتەزانی کە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان پێویستەکە کە ژن و پیاو هەمووی ئیش بکا بەیەکەوە بەڵێ و دوای قەیرانی ئابووری ڕێژێکی زۆر لە ژنانمان بینی لە بازاڕی کارە دەستڕەنجینی خۆیان و توانای خۆیان خستە ڕووە توانیان خێزانەکانیان لەو قەیرانە دەرباز بکەن کە ئەمە یەکێکە لە خەسڵەتەکانی ژنان کە ئەتوانن لە کاتی قەیرانەکانە ڕۆڵێکی کاریگەریان هەبێ.
ژمارەیەکی زۆر لە کچانی گەنجمان هەیە کە کارەکەن بۆی پارەی زانکۆکانیان یاخود خوێندنەکانیان دەستەبەر بکەن شەفتی ئێوارانمان هەیە شەفتی بەیانیانمان هەیە ڕێژێکی زۆر لەو کچانەمان هەیە هەندێک لەو کچانە جاری وایە خاوەنکارەکە ناچاریانەکە بە جۆرێک لە جلوبەرێک جاری وایە خاوەنکارەکە ناچاریانەکە کە دانەنیشن کورسیەکانیان لێ وەرەگرێتەوە بەتایبەتیوانی لە کۆشکەکانە ئیشەکەن بۆ ئەوی دانەنیشن ئیسراحەت نەکەن خاوەنکارەکە مولزەمیانەکە بۆی لە 8 ساعتی کارکردنەکەیانان نان نەخۆن و یەک جاریان دوو جارویان تهدید دەکا کە بچنە توالێت ئەمانە هەمووی جۆرەکانی ناحەقیەوە چەندین جۆری تر هەیە کە بەرامبەر بە کچان و ژنان ئەکرێ حاڵەتمان هەبووە کە زانوێتی خاوەنکارەکەی دووگیانە دەری کردووە حاڵەتمان هەبووە کە زانوێتی دووگیانە یاخود مناڵی بۆ کاتی تا کۆتایی دووگیانێکەشی ئیشی پێ کردووە کە مناڵی بۆ دەری کردووە کەسێکی تری هێناوەتە شوێنی کە لە کاتێک ئازانێت کە چەندێک پێویستە بۆ ئەو کارکردنەوە مەسلەی ماوەی دووگیانی و مەسلەی ماوەی دایکایەتی مۆڵەتی دایکایەتی و هەندێک بارودۆخی تایبەتی ژنانە بەڵێ ڕەچاو نەکراوە و مەسلەی کرێکاریش لە کرێی کار لە مەسلەی ڕاگەاندن و لە مەسلەی کارکردنی دەرەوەشە ئەمە تەورێکی زۆر هەستیاری قسەکردنمان بۆ دوێنێ لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە زۆر بە گرنگیەوە لەسەر ئەم مەسەلانە جەختی کردەوە و چەند بڕیارێکیشی لەوێ هین کرد یەکێک لەو بڕیارانە کە زۆر بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی بوو ئەوە بووکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕایگەاند کە ئێستا سەرقاڵی هەموارکردنەوەی یاسای کارن و چەند پرۆژەیەکیان لەبەردەست هەیە بۆ مەسلەی ئەو کارکردنا یاخود کارکردنی ژنان و کچان لە دەرەوە زۆر بەخێربێ زۆر سپاس بۆ ئێوە لەگەڵ تۆ لەسەر زۆر سپاس باری ژنان سپاس دەکەین زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە سپاس